دەچینەتەوە ڕێکەمی گفتوگۆکانمان باز لە بابەتێکی سیاسیەکەین ئاگادارین کە پرۆسەی سیاسی لە عێراقدا گۆڕانکاری بەخۆی بینن دادگای فیدرالیش لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دانی با یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدانە ئەمەم ڕۆباز لە تەواوی پرۆسەکەکەینەوە گۆڕانکاریانی کە لە عێراقدا ڕوودەدەن هەروەها هەڵوێستی لایەنەکان لەسەر ئەم سیاسەتە نوێی عێراق و هەروەها لەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە عێراقدا ڕۆدەن و هەروەها لەسەر پرۆسەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق گفتوگویان بابەتاکەین بە میوانداری هیوا محمود عوسمان ڕۆژنامەنووس کە جەنابیان لە ڕێگەی سکایپ و لە هەولێر لەگەڵ من کاکیوە بانیت باش سلااوت لێبێ دڵنیان بەخۆت و بە کۆپەقاوەکەتەوە چاوەڕێ بووی کات دەست بکەین بە گفتوگۆکەمان سوپاس کە لەگەڵ ئێمەیان بانیە ئەمەوێت سەرنجی جەنابەت بزانم سەبارەت بە و بابەتە جیاوازانی کە ئێستا لە عێراقدا ڕۆدەن بە تایبەتی ئەم ڕۆژانەی ڕابردوو کە شتی خێرا و گۆڕانکاری خێرا و هەواڵ و بابەتی جیاواز بەرگوێمانەکەوێت ئەمێ بزانم سەرنجی جەنابەت چێ لەسەر ئەم بابەتانە. زۆر سپاس بۆ ئەم میوانداریە ڕێزسلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز بینەرانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان بڕیاری دادگای فیدرالی کە ئەو دانیشتێکێکرا لە پەرلەمان بڕیاریە کە دانیشتێکی دەستوری ئەمە لەلایەک تەمان هەوڵێک بوو بۆ ڕاگررتنی پرۆسەکە یاخود بۆ جارێکی تر پێچوونەوەی کوبوونەوەی یەکەمی پەرلەمان بەهۆی ئەو کێشانەی کە دروست بوو لەسەر مەحموود مەشهدانی و لەسەر جۆری ماماوەڵەکردن لەگەڵ مەشهدانی بەڵام پێچێت دادگای فیدرالی بە دانیشتەکەی پەسەند کردو بە هەموو شتێ وەکو کە بەهەی ئەڕاتەوە ئەوەی کە تاکو ئێستا نەگۆڕاوە گۆڕانکاری ڕاستی بۆ نەبینیوە لە پرۆسەی سیاسیە لایەنەکان ئێستا ئەبینین تقریبا خەریکە بێتە دووبەرە بەرەیەکیان ئەو تەحالوفەی کە سەدر و پارتی و سونەکان بوو بەرەکەی تریش تقریبا ئیتاری تەنسیقی لایەنی ئیتاری تەنسیقی تا ئێستا نازانین یەکێتی لە کام بەرەیە بەڕاستی ینی نە لەسەر ئیتار مەحسوبە نە لەسەر لایەنەکانی تریش مەحسوبە چەند لایەنێکی تریش هەیە کە وەکو سەر بەخۆکان و ئەوانەی کە تەرەفگیر نەبوون لەم ململانەی کە تاکو ئێستا هەیە لە نێوان هەردوو لاشیعەکە بەڕاستی ئەمە لەلایەک تاکو ئێستا بێ بزانین تەبان چۆن بەرەو پێکهێنانی حکوومەتە ڕۆن تێستی یەکەم بۆ ئەمەش دەنگدانە بێت لەسەر پۆستی سەرۆک کۆمار کە احتیمال لە یەک دوو هەفتەی داهاتوو یاخود تا هەشتی مانگە بێ هەشتی دوو ئەبێ ئەم بابەتە حەسم کرێتەبان. باشە کاکیوە ئەم بابەتانی کە باست کرد ئەم گۆڕانکاریانە ئەم هەواڵە نوێنی کە ئێمای بیستین پێشبینیەکی عێراق بەرەو کوێ بڕێت پێشبینیەوەکەی حکوومەتی داهاتوی عێراق بەو زوویە پێک بهێنرێت بەو شێوازە بێت کە لایەنەکان لەسەری ڕێکەون یاخود ئەرقەلە و تەنگەژی زیاتر دێتە پێش. تەمان تاکو ئێستا دیار نییە بە چ ئاڕاستەیەک پێکهێنانی حکوومەت ئەڕوا کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار وەکو موئەشیرێکی باشە بێت یاخود نیشاندەرێکی باشە بێ بۆی بزانین بەرەو کام ئاڕاستە وڵاتەکە ئەڕواچکە پۆستی سەرۆک کۆمار یاخود هەر تەنانەت بوونی کۆبوونەوەی سەرۆک کۆمار کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار وەکو موئەشیرێک ئەبێ بۆ لایەنەکان کە بزانین ئایا ئەم کام لە بەیەکەوە ڕێکەکەون لەسەر لایەنەکانی تر لە غەیری کورتەبان ڕێکەکەون لەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار یاخود وەکو جارەکەی تر هەوڵێن کە گرروپێک لە قاعەکە دەرچێت یاخود بەشداری کۆبوونەوەکە نەکەن بۆ ئەوەی نیساب نەمێنێت لە کۆبوونەوەکە و ڕەنگە پرۆسەکە بەڕێوە نەچێت ئەگەر ئەمە بەڵێن هەوڵی یەکەم ئەبێت بۆ لایەن بڕگەیەکی دەستوری هەیە کە ئەڵێ ئەبێت دوو تەقسیم سێ ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بن ئەمە لەلایەن بڕگەیەکی تریش هەیە کە ئەگەر نیسابی تەبیعی هەبێت ئەوە لە بزانین بە ڕەنگە بە هەمان شێوە بچینە دادگا بۆی بزانین کە دادگا ڕێی چی ئەبێت بە کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار تا ڕادەیەکی زۆر بزانین لایەنەکان بە چ جۆرێک دەنگەدەن لە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار دەرەکەوێت کە ئایا ئەتوانن بە یەک حکوومەت بڕۆن یاخود حکوومەتێکی بەهێز و ئۆپۆزیسیۆنێکی تا ڕادەیەک لاواز ئەبێت یاخود حکوومەتێکی لاواز و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز ئەبێت چەند سیناریۆیەک هەیە بەڕاستی زۆر ڕوون نییە تاکو ئێستا
وەکو ڕەبتی بۆکو وتم یعنی یان حکوومەتێکی بەهێز ئەبێت لایەنەکانی تریش ئەشنە ناوی باڵێن بۆ نمونە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ساغ نەبووتەوە لە کام بەرە ئەبێت. ڕاستە ئەوان ئێستا لە کۆبوونەوەی نوێی مانگی یەک بەشداریان نەکرد لە هەڵبژاردننی سەرۆک پەرلەمان و دوو جێگرەکەی، بەڵام شەرتیش نییە ئەوان لەبەرەی ئیتاری تەنسیقی بن لەگەڵ ئەوانی تر هەماهنگێکی تاویان هەبێت. نازانین ئایا بەرەو لە ئێستا تا ڕۆژی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکێتیش ئەچێتە ناو تەحالوفەیان نا هەنێ لە چاودێران پێیان وایە ئەگەر بێت و یەکێتیش بچێتە ناو ئەو تەحالوفە ڕەنگە چانسی زۆر باشتر بێت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بێت یاخود بۆ وەرگرتنی پۆست لە حکوومەتی داهاتوو. هەنێکی تریش ئەڵێن نەخێر ئەگەر لەگەڵ بەرەکەی تر بمێنێتەوە ڕەنگە بتوانن بەیەکەوە وەکو کوتلەی ئەکبەر یاخود ژمارەیەکی ئەوەندەیان هەبێت کە نەهێڵن حکوومەت شتی حکومی بەڕێوە بچێت یاخود پێکهێنانی حکوومەت بەڕێوە بچێ ببێ ڕەزامەندی ئەوان تاکو ئێستا وەکو ئەڵێن دیار نییە لە چەند ڕۆژی داهاتوو شتەکە وازەحترە بێ. باشە کاکیوە ئەگادارون کە چوارچێوە مانگی شیعەکان ڕاگەنراوێکی بڵاو کردەوە با سێوا کرێکە هەندێک لە لایەنەکانی شیعە پراوێز دەخرێن لە پێکێنانی حکوومەتی نوێ عراقی خود لە پێکێنانی ئەو حکوومەتی کەوا بڕێرە سەدر پێکی بهێنێت. ئەگەر شتێکی لەم شێوەیە بێتە پێشەوانێ بەشێک لە لایەنە شیعەکان پراوێز بخرێن عراق بەرەو کوێ ئەڕوات هەر ئاوا بۆ ئاسانیە و لایەنە شیعانەش پێشبینیەکی شان بەنە بەروەسعەکە و ئینسحاب بکەن لە پێکێنانی حکوومەت و لە مافی خۆیان کە ئەوان لە ڕابردوودا خاوەنی دەسەڵات بوون لە حکوومەتدا. طبعا ئەوەی کە ئاماژەی بۆ کراوە نووری مالیکیە زیاتر سەدر لە بەیانەکانیشی دەرگای کردوتەوە بۆ هاتنە ناوەوەی یاخود بۆ هاتنە ژوورەوەی هادی العامری تەحالوفی فەتەح لایەنەکانی تر لە غێری نووری مالکی طبعا سەرۆک وەزیرانی پێشووی عێراق ئەوان وەکو ڤیدیۆیەکی توندی هەیە لەسەری و لەو باوەڕم کوردیش بە هەردوو لایەنێتی و پارتی نابێ زۆر پێداگری لەسەر نووری مالکی چکە تەجروبە کراوە نووری مالکیە حەیدەر عەبادی ئەمانە هەمووی ئەزمموی کوردستان ئەزمموی هەیە لەگەڵیان و شتێکی وازەحە کە پێیان ناکرێت یعنی بینیوانە ئەزممونەکە چۆن بووە لەگەڵیان و فەشەلیان هێناوە لەگەڵ کوردستان. بۆیە کە باس لایەنە شیعەکان باس لەوە ئەکەن بڵێن لایەنێک پاراوێزکراوە زیاتر مەقسەدیان نووری مالکیە. لێرە بڕیارەکەوێتە سەر لایەنەکانی تر هادی العامری و قەیس الخەزالی و ئەوانی تر ئایا لەگەڵ سەدەر ڕێکەکەون یان بەتەنها یاخود لەگەڵ نووری مالکی ئەمێنەوە. تقریبا ئێستا ئەم دوو بەرەیە دروست بووە بەرەی نووری مالکی و بەرەی مقتەدا سەدر. ئیتاری تەنسیقی و تیاری سەدری زۆر بەڕای من زۆر دەقیق نییە. لەو بینە جەماعەتێکن هادی العامریە لایەنەکانی ترە ئایا لە کام لا ئەبن لەگەڵ کام لە حکوومەت یاخود لە کام بەرەیە ئەبن لە بەرەی حکومی لەگەڵ سەدر یاخود لە لایەنەکانی تر. طبعا لە دوێنێەوە هەواڵێکیش هەیە بە زۆر ئەکید نییە طبعا کە ئەڵێ نوێنەری ئێران قەعانی و لەگەڵ سەفیرەکەیان لە بەغا هەوڵێ لەگەڵ لایەنەکان کۆ ببنەوە لایەنەکانی تر بزانن بۆ پێکهێنا هەوڵێک بێ بۆ پێکهێنانی حکوومەتێکی حکوومەت لە لایەنەکانی ترەوە با بڵێن لە غێری سەدریەکان بەڵام احتیمالێکی تۆزێک دوورە یاخود زۆر ئاسان نابێت چکە بەژمارە لایەنەکەی تر لایەنی سەدریەکان و بەرەی سەدریەکان زیاترە لە بەرەی ئیتاری تەنسیقی. باشە کاکیوە باسی بابەتێکت کرد کە سەرنجی هەمووان لەسەرێت یاویش ئەو ناوهێنانی سەدر لەگەڵ نووری مالکی یعنی پێشبینیەک یاخود خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم گرفتەی کە لە نێوان ئەم دوو کەسایەتیەدا هەیە کێشەکە کێشەی شەخصیە یاخود ئەوەی کێشەکە لە حکومداریە هەیە کە ئەم جارە بەم شێوازە یاخود سەدر بەم شێوازە نووری مالکی ڕەتەکاتەوە. کێشەی مالکی و سەدر طبعا دوو لایەنی هەیە لایەنێکیان لە ڕابردوو مالکی سەدرێکان پێیان وایە مالکی زۆر عەزێتیاون بۆیە بە هیچ شێوەیە قوبوڵی ناکات کە بەیەکەوە ئیش بکەن جارێکی تر ئەمە لەلایەک لە لایەنێکی تریش جانبێکی شخصی هەیە لە بینیان شخصی و هەم تا ڕادەیەک سیاسی کە حەزبی داوە لەگەڵ تیاری سەدری زۆر جیاوازن
زۆر لە یەکێتی و پارتی دوورترن لە یەکتری ئەگەر بێت و لە سەیری خراپترین وەزعی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی بکەین سەدرریەکان و مالکی سەدر و مالکی زۆر لەوە دوورترن و پەیوەندیان زۆر لەوە خراپترە مەگەر ئێران ئەگەر بێت و بە شێوەیەک یاخود بە زۆر دایانێ بە یەکەوە یاخود بیان خاتە ناویەک پێکاتە بەڵام بەبێ ئەوە لەو باوەڕە نیم بتوانن سەدر بە هیچ شێوەیە مالکی قوبوڵ نییە هەموو ئەوانەی دەور و پشتی مالکی قوبوڵە لە غێری مالکی باشە کاکیوە بۆ ئەم دۆخی ئێستا ئەم دۆخی ئێستای کورد کابینین کورد چۆنە لە بەختات پێشبینیەکەی یاخود خوێندنەوە چییە بێ سەبارەت بە دۆخی کورد لە پێکەنانی حکوومەتی نوێی عراقدا باسێوا کرێتەوترێت ئەگەر بۆ نمونە حکوومەت بە زۆرینە پێک بهێنرێت مافەکانی کورد لە دەستەچێ کورد دۆخی خراپە بێ و ڕەنگە نەتوانێت بۆ شێوازی ساڵانی ڕابردوو کە بەشداری لە حکوومەتدا کردو بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ تۆ چیڵی لەسەر ئەم بابەتە طبعاً بەشداربوونی کورد لە بەغا تا لە دوای خوالی خۆشببوو مامجلالەوە بەڕاستی ئەو هێزەی نەما وەکو جاران لەگەڵ ڕێزمە بۆ هەموو ئەو تیمێک کە لە بەغا بوون تیمە کوردەکانی کە لە بەغا بوون لەگەڵ هەموو بەرپرسەکان بەڵام مامجلال دەورێکی تری هەبوو تەبعاً و ئەیتوانی جەوێکی وا دروستکە لە بەغا کە حسابێکی گەورە بۆ کورد بکرێت و زۆر شت هەبوو حتا لە نێوان لایەنەکانی تر بوو بەبێ مامجلال بەڕێوە نەئەچوو ئەم جارەیان ئەگەر بێت و بیبینین پێ ئەچێت لە هەموو جارێ زیاتر کورد بە دوو تیم یاخود بە دوو لایەن ئەچم بۆ بەغا و ئەو ناکۆچیە کە لە بین نێوان یەکێتی بەتایبەتیش تەمەن یەکێتی و پارتی لێرە باسی لایەنەکانی تر ناکرێت ئەو ناکۆچی کە هەبوو کە تەوقعکرا کە لە هەولێریا لە سلێمانی چارەسەر بکرێ ڕێکەوتنیان لەسەر پۆستی سەرۆک کۆمار و دیارە نەکراو بە دوو کاندید ئەچم بۆ بەغا ئەبێ بزانین تا چ ڕادەیەک قوبوڵی هەر لایەنە قوبوڵی سەرکەوتنی لایەنەکەی ترەکات ئەگەر بێت و لە دانیشتنی پەرلەمان لە هەڵبژاردننی پەرلەمانۆک و ئەڵێن بە ڕۆحێکی ڕاضی بە ڕۆحێکی سیاسی بچن بۆ هەڵبژاردنەکە و لایەنی دۆڕا و بەلایەنی براوە دەستخۆشی لێ بکات و پیرۆزبایی لێ بکە ئەوە تا ڕادەیەکی زۆر کورد ڕەنگە کاریگەری با بڵین بگەڕێنەوە بۆ یەکتیمی یاخود بەیەکەوە کار بکەن لە بەغا سیناریۆی ئەوەی لە حکوومەتی زۆری نەبێت یاخود حکوومەتی تەوافق لە کامیان کورد شتی باشتر دەسەکەوێت لە هەردووشیان دەتوانێت دەسیکەوێ و لە هەردوو شیانەکرێت دەسی نەکەوێت ئەگەر بێت و تیمی کوردی یەک نەبێت لە بەغا بەیەک لەسەر شتە ئەساسیەکان وەکو یەک تیم کار نەکەن یاخود بەیەکەوەیان هەماهەنگیان لە بەینانە بێت کێشە زۆرە بێت و بە پەراوێ زەخرێن و بنە کارکتەرێکی لاوەکی لە بەغا ئەگەر بێت و بە شێوەیەکی باش لەسەر ئاستێکی باش هەماهەنگیان هەبێت و ئەو تیمێک کە لە بەغا ئەبێت باڵەت یادنی دەسەڵاتدار بێت و بتوانێت بڕیار بەدەست بێت ئەوە وەزعی مافەکانی کورد یاخود ئەو مەلەفانەی کە کورد هەیەی لەگەڵ بەغا ڕەنگە بە باشتر زۆر بە باشتر لە ئێستا بێنە چارەسەرکردن بەڵام ئەبێ بزانین بە هەمان شێوە پەیوەندی ئەو دوولایەنە تاکوێ ئەوەستێت لە وەزعی یەکێتی و پارتی باڵێ پەیوەندی نێوان یەکێتی و پارتی لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یاخود دوای ڕۆژی هەڵبژاردنەکە پەیوەندیان چی لێت باشە کاکیوە باست لە پێکەنانی حکوومەت کرد بە شێوازی تافق وەڕوا زۆرینە کامیان بۆ عراق و بۆ کورد گونجاوە تاوان بە هەمیشە باس لە تەوافق کراوە باشە بۆ پێکهێنانی حکوومەت و بە شێوەی تەوافق تاکو ئێستا حکوومەتەکان پێک هاتوون دەرکەوتووە کە زۆر زەحمەت لەلایەنێک زۆربەی لایەنە بەهێزەکان لە دەسەڵات بن و لایەنێکی لاوەکی یاخود لە لاوازەکانیش لە ئۆپۆزیسیۆن کرد پێ ئەچێت ئۆپۆزیسیۆن ناتوانێت ئەو کارە بکات ئەوەی کە ڕەچاوی شەکری ئێستا هیچ لە لایەنەکان ناوێ بچێتە ئۆپۆزیسیۆن هەموو ئێوێ بەشێک بێ لە دەسەڵات بوونی هەموو لایەنەکان لە دەسەڵات تا ڕادەیەکی زۆر ئۆپۆزیسیۆنێکی بەهێز ناهێڵێ و چاودێری کاری حکومی نابێت چکە هەموو کتلەکان ئەوەی کە هەموو لایەنەکان کەتەی لە پەرلەمان هەیە
نوێنەریشی لە حکوومەت هەیە خود وەزیری لە حکوومەت هەیە ناکرێ پەرلەمانەکە چاودێری بکە بۆیە سەدر یەکێک لە با بڵێن داواکاریەکانی ئەوەیە کە جەماعەتیش بۆ وەزەی عێراق شێوەیەکی گشتی وەڵی ینی پێ نازانێت لە کوردستان بینیمان حکوومەتی زۆرینە و حکوومەتی تەوافق هەبوو ئۆپۆزیسیۆنێکی بەهێزیش هەبوو بینیمان وەزەی ئۆپۆزیسیۆن چی لێ هاتووە لە کوردستان ئۆپۆزیسیۆنی ماڵین لە ئەساسەکەی گۆڕان بوو بە تەوافق کرا و بە زۆری نەشکرا بەلەفات هەیە لە کاری حکومی تا ئێستا چارەسەر نەکرا وەکو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وەکو چاکسازی وەکو زۆر یەکبوونی دوو ئیدارەکە ڕێخستنی هێزی پێشمەرگە ئەم شتانە هەمووی مەفروز بوو لە کاری حکوومەت بکرێت بەڵام بە چەند حکوومەتی جیاواز و بە پۆستی جیاواز بە وەزارەتی جیاواز و بە جۆری حکوومەتی جیاواز زۆر مەلەف هەیە لە کوردستان تاکو ئێستا چارەسەر نەکراوە بە هەمان شێوە لە بەغا تاکو ئێستا تەوان لە بەغا حکوومەتی زۆرینە و حکوومەتی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی جددی تاقی نەکراوەتەوە ڕاستە لە زمانی ئەیاد عەلاوی تا ڕادەیەک لە ئۆپۆزیسیۆن بوون نوورین مالکی لە حکوومەت بوو بەڵام شێوەی دەسەڵاتدارێتی مالکی بەو شێوەیە نەبوو کە مەجالبات بە هیچ جۆرە ئۆپۆزیسیۆنێک کاریگەری لەسەر بێ بیرتانە لە کوردستانەوەی بەرڵی نەبووە لە وەزەکەم بە موچەی ئەبڕی بە شێوەیەکی زۆر تون لەگەڵ کوردستان مامەڵەیە کرد بە هەمان شێوە لەگەڵ نەیارە سیاسەکانیشی مامەڵی کردووە. باشە کاکیەوە سەدرەڵێ حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێکەهێنین و حکوومەتێکیش دەبێت جددی بێت و کار بکات بۆ تێپەڕاندنی هەموو بارودۆخانی کە بۆ نمونە لە عێراقدا هەیە و باشکردنی دۆخی هیچ ناهاوڵاتیان. پێت وایە سەدر بتوانێت ئەمە بکات ئەو حکوومەتە زۆرینەی کە باسی دەکات پێکی بهێنێت؟ بەتەنها سەدر لە ناوشیعەکان لەو باوەڕەنیم چکە ئەو لایەنانەی تریکە لە دەرەوەی دەسەڵات ئێستا لە ناو ئیتاری تەنسیقین ئەگەر بێت و بۆ شێوەی ئێمڕۆ حکوومەت پێک بێت لایەنەکانی تر زۆربەیان چەکداریان هەیە منتیقەیان هەیە ئەرزیان هەیە لە بازی شوێنی ناوەڕاست و باشووری عێراق ڕەنگە زەحمەت بێت سەدر بەتەنها بتوانێت ئەم شتانە بکە بە تایبەتی لەوەی کە سەدر تاکو ئێستا هەر بەشدار بووە لە زۆر حکوومەت لە زۆربەی حکوومەکان کە لە عێراق پێک هاتوون وەزارەتی کارەبایە وەزارەتی تەندروستیە وەزارەتی تربیە زۆر وەزارەت بۆ بەدەست سەدرریەکان بوو نیانتوانیوە هیچ شتێکی ئەو تۆی تیا بکەن یعنی گۆڕانکاری ڕاستە تاکو ئێستا قسەکە شیعاراتە بۆیە ئەبێ لایەنەکانی تریشی لەگەڵ بێت شەرت نییە هەموو لایەنەکانی ئیتاری تەنسیقی بەڵام ئەو لایەنەی کە لایەنی کەم با بڵێن میلیشیان هەیە چەکداریان هەیە ئەوانە لە دەرەوەی حکم بن شتێکی مەترسیدارە بێت بۆ سەدر و بۆ حکوومەتی عێراقی بە هەمان شێوە لە کوردستان ئێستا بۆ نمونە کە هەڵبژاردن و شتەکرێن ناکرێت حکوومەتێک تەنها لە یەک لایەن لە دوو لایەنە سەرەکیەکە تەمان باسەکەم لە کوردستان تەنها پارتی بە تەنها حکوومەت پێک بێنێت یاخود تەنها یەکێتی چکە عملیەن ئەوە دێگەڵەمان لەبەر چاوە بەم دی و دێگەڵە یەکێتی ئەو دی دێگەڵە پارتیە ئیتر بە هەزار هەڵبژاردن بێت پێ ئەچێت هیچ فایدەی نەبێت چونکە لەسەر ئەرز واقعێکی تر هەیە لەوەی کە لە تەلەڤیزیۆن و لە پەرلەمان و لەو شوێنانەی تر کە باسەکرێت کوردستان بەشێکی سەوزە بەشێکی زەردە ئیترەوە بۆتە واقعێک و هیچ لایەکیان ناتوانێت لایەنەکەی تر پاراوێزکە بە هەمان شێوە لە جنوب. دەستخۆش کاکیوە ماندوومان کردی زۆر سپاس بۆ هیوا مەحمەد عوسمان ڕۆژنامەنووس کە جەنابیان لە هەولێر ڕۆمیانی بەرنامەی بەیانی کورسات نیوز بن سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.